ئەنجا ئەو کەسەی کە بەقەدەر گەردیلەیەک باوەڕی لە دڵا بێ لە ئاگری دۆزەخ نامێنێت، بەڵکو ئەوەی تیامێنێت و کە بەقەدەری خوای گەورە ڕادەوبڕی تاوانەکەی چەند بووە، گوناحەکەی چەند بووە، بەقەدەرەوە سزاکەیە چێژە و پاشان خێتە بەهشت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: يخرج من النار من قال لا إله إلا الله وكان في قلبه من الخير ما يزن شعيرة، ثم يخرج من النار من قال لا إله إلا الله وكان في قلبه من الخير ما يزن برة، ثم يخرج من النار من قال لا إله إلا الله وكان في قلبه من الخير ما يزن ذرة. أفرمي حديثك طبعا حديثي صحيحة متفق عليه بخاري ومسلمة أردو كان جراوي عنته. أفرمي هر کەسێک گوتی بێتی لا إله إلا الله بەقەدەر دەنکە جۆیەک باوەڕی لە دڵا بوو بێ لە ئاگری دۆزەخا نامێنێتەوە دێتە دەرەوە چێتە بەهشت. پاشان هەر کەسێک گوتی بێتی لا إله إلا الله بەقەدەر دەنکە گەنمێک باوەڕی لە دڵا بوو بێ لە ئاگری دۆزەخ دێتە دەرەوە پاشان ئەچێتە بەهشت. هەر کەسێک گوتی بێتی لا إله إلا الله بەقەدەر گەردیلەی تۆزێک، تۆز و خۆڵکە لە تیشکی ڕۆژ دێتە ژوورە لە پەنجەرەکە و تۆز هەڵەستێ، بەقەدەر ئەوە باوەڕی لە دڵا بوو بێ لە ئاگری دۆزەخ دێتە دەرەوە دیسە وای گەورەش خاتە بەهشت. کەوا بوو باوەڕ، گفتار و کردار.